واللهی تا ئێستاکانە کە دەگەڕاون و بە دوارە چوو ناچون ئەمڕۆ بۆ نۆم ڕۆژە دەگەڕێن لەو چەمە تا ئێستا هیچ زانیارێکمان دەست نەکەوتووە و غەواسەکانیش ئێستا حالیان لێرەکانن وەزەستا نەچوونە سەر چەمەکە دانەوێ کاتێک کاتەکە بگونجێ و تۆتە جەوگەڕە بێت ئەو کاتە ڕۆنە خوارە بەشم ئەمە خوایە شتێک سەرەداوێک زانیارێکمان پێبەخشن بەڵام تا ئێستا هیچ زانیاریکی وانمان دەست نەکەوتووە دڵخۆشکەر بێ لەو دەقا کە ڕۆشتون تا ئێستا هیچ کەلوپەلێک نەپێڵاوێ نەجلێ نە سباخەڵێ نە هیچ شتێکمان بەڵگەمان دەست نەکەوتووە هەموو ڕۆژە کەس و کارمان هەم لە کەس و کار هەم لە کەس و کاری دەور و پشمان هەم لە هەموو هاوڵاتیەک ئەنجا حکومی و مەدەنی بڵێ لە دایرەی حەریقەوە لە قایمقامێتەوە لە پۆلیسەوە لە ئاسایشەوە لە هەموویەوە هەمووی لەسەر خەوتن و لەسەر ئەو چەما خەریکن بەس بۆ بەڵگەیەک و بەڵگەیەکمان دەستکەوێت هەمووی لە ئامادە باشیدای و هەمووشی خەریکی دۆزینەوە لەو چەمە نۆیەم ڕۆژە دیارە ئەگەڕێنێمە بەردەوام ئێمە تیمەکانماندا بەش کردو بە هاوکاری پشتیوانی ئیداری ماوەت جەنابی قایمقام و ئاسایش و پۆلیس ئەمڕۆ ناچینە بربەر لەبەرەوەی کەوا شوێنەکە دوورە بە هەموو پێشببینی برادرانی غەواز کە ئەو قوربانیانە ناگەنە ئەوێ بەڵام ئەمڕۆ بە دووری 3 کیلومتر تا 4 کیلومتر کۆنتترۆلمان کردووە و خەڵکیشمان لە خوارەوە داناوە بڵێن لێ بەرپەر پەرچێکمان داناوە کە تەلی BRC تەنیمانەگەر خوا نەخواستەکە مەسەن هەر شتێک بێ لەوێ ناڕۆ ئێمە ئێستا حالێن تیمەکانمان دابەش کردووە برادرانی غەواز لە سعات 12 دەست دەکەن بەگەڕان هەموو ڕۆژێک تیمێکی غەواسی خۆبەخشی تەقتەقمان لایە ڕۆژانە لە ڕێگەی چووپەوە ڕووماڵی ئاوەکەمان هەموو بۆکەن یعنی بەڕاستی ئەوان دەوریی کاریگەریان هەوە سپاسیانەکەین هیوای سەلامەتیان بۆ خوازین ئیتر بەردەوام ئێمە بەردەوام بین هەتاکو ئیشەڵا نەتیجەیەکمان دەزەکەوێت ڕاستی کۆمەڵە پێیج کەوتونە پروپاگەندا بەڕاستی ئەو چاواشەکاریە ئێمە بەڕاستی ئێمە برینەکەمان زۆر قوڵە ئەنی خۆمان خەریک ناکەین بەم پەیجانەوە و ئێمە لەو ئاستەشانین کە وەڵامی ئەو پەیجانە بینەوە داوا لە هەموو ڕاگەیانکانەکەین ینی ئیشی پیشەیی خۆیان بکەن ینی ئەم لاولا وتەبێژی وەکو من وتەبێژی بنەماڵە وەکو پۆلیس وەکو قایمقام وەکو ئاسایش ئەمانە سەرچاوی ڕسمین باقی تر هەست کەسێ قسە بکە ئێمە نین داوان لێ یەکەین ینی ئەو ڕانگانکانە بە کاری پیشەی خۆیان هەڵسن نەک بۆ کارێکی تایبەت و مەرامیی تایبەتی خۆیان